كانوا يعني حتى خاك برحال لێرەدا با بڵێن من ئەوە با بڵێن باس بکەم ژیانی ئینسانی هاوچەرخ کە یەکێک لەو چمکانەی کە تەنیویەتی یەکجار بەکارهێنانە یان یەکجار بەکاربردن کە بە ئینگلیزی پێڵێن سینگڵ یوز وەکو بۆ نمونە بوتڵی ئاوی خواردنەوە یان بۆ نمونە سفرەی سەفەری یان هەموو ئەو شتانە یان دەمامک یان قاپی سەفەری کەوچکو هەموو ئەو شتانە واتە ئەوەی کە ئێمە پێڵێن شتی سەفەری کاڵا سەفەریەکان کە بۆ یەکجار بەکارهێنانە یان وەکو فارسەڵە یەکبار مەسرەف لێرەدا ئایا با بڵێن ئەم پرسیارەیەتە پێشەوە کە ئەم کەی ئینسان ڕادەوەستێ و بیر دەکاتەوە لە بەرامبەر ئەم کارەساتەی کە بەسەر ژینگەی هێناوە و بەسەر زەوی هێناوە و تەبعاً ئەم کارەساتە دوجار ڕوبەڕووی خۆی دەبێتەوە زۆر باجێکی قورستر ئەدا لەوەی کە بەسەر زەوی و ژینگەی هێناوە. لێرەدا من حەزەکەم چەند زۆر بە کورتی و خێرا چەند ئامارێک بخەمە ڕوو ئەویش هەر بە هەمان شێوە لە پرۆگرامی ژینگەیی هینەوە وەرم گرتووە نەتەوە یەکگرتووەکانەوە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە باسی خراپ بەڕێوەبردننی پاشماوە پلاستیکەکانەکە لە وڵاتەکانی دنیاە. بۆیە سەرەتا من یەکێک لێ پرسیارەکانە ئاماژم بەوە کرد ئاستی پەرسەندنی کۆمەڵایەتی و گەشە سەندنی فەرهەنگی و کولتوری لە پەیوەندێکی ڕاستە و خۆدان بە بایەخ پێدان و گرنگی پێدان بە ژینگەوە لەبەر ئەم هۆکارانەیە لەبەرەوەی لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا مسمەنەجمنت یان خراپ بەڕێوەبردن بۆ پاشماوە پلاستیکەکان لە سایە سفرە. بەڵام لە وڵاتێکی وەکو رووسیا لە سایە 12 لە وڵاتێکی وەکو تورکیا لە سایە 16 ئەگەر بڕۆین بۆ وڵاتانی تری جنوبی شەرقی ئاسیا بۆ نمونە وڵاتانی وەکو کەمبۆدیا وڵاتانی وەکو میانمار وڵاتانی وەکو بەنگلادیش ئەمانە لە سایە 87 ڕێژەی خراپ بەکارهێنانی پاشماوە پلاستیکەکان هەتا مەسەلەن بۆ نمونە پاکستان لە سایە 86 هند لە سایە 85 هەتا دوایی هەندێک وڵاتی ئەفریقاییش وەکو تەنزانیا و کینیا ئەمان لە سایە 83 و ئەوانن ئەنگۆلا ئەوانە یەمەن لە سایە 73 چین لە سایە 74 واتەمانە ڕێژی زۆر بەرزن سوودان لە سایە 80 وڵاتێکی وەکو ئێران ڕێژەکەی ئەوش هەر بەرزە بەڵام لە وڵاتانە زۆر باشترە لە سایە 55 عفوا یا 50 یا 55 وڵاتێکی وەکو تورکیا ڕێژەکەی وەکو واسم کرد پێشتر زۆر باشە لە سایە 12 وڵاتێکی وەکو عێراق لە سایە 67 بەداخەوە کا کۆمەڵگای ئێمەش کوردستان وەکو بەشێک لە عێراق واتە ڕێژەی دووبارە یەکەمەوە خراپ بەڕێوەبردنی پاشماوە پلاستیکەکان واتە خراپ بەڕێوەبردن مەبەستمانەوەی کە تێکەڵبوونی لەگەڵ سەرچاوەکانی ئاو سەرچاوەکانی با بڵێن خاک لەگەڵ سروشتە تێکەڵبوونی ئەم پاشماوە پلاستیکیانە لە هەندێک لە وڵاتانی تری ئەمریکای لاتینیش وەکو بەرازیل لە سایە 9 لە ئەرجنتین لە سایە 12 هەتا دوایی بەڵام ئەمریکا کەنەدا ئوسترالیا بەڵێن هەتا یابان و بەریتانیا ئەڵمانیا فەڕەنسا هەتا دوای ئەم وڵاتانە ڕێژەی بەکارهێنانی خراپی یان بەڕێوەبردننی خراپی پاشماوە پلاستیکیانیان گەیاندۆتە لە سایە 0 لێردا بۆیە ئەم بابەتەم بەستەوە بە پرسیارەکەمەوە ئایا لە هەمان کاتدا ئێستا با بڵێن نیۆلیبرالیزم وەکو دوا فۆرمی سیستمی سەرمایەداری پەرەسەندووترینی سیستمی سەرمایەداری کە تیایدا لەناو ئەم سیستمەدا هەموو شتێک بە کاڵا دەکرێت تەنانەت بە خودی ژینگە و سروشت و مرۆڤیشەوە بۆیە بەکاڵاکردنی هەموو شتێک و نرخ پێدان و بەها پێدانی مادی و لە ڕوانگەی قازانج و بازاڕەوە مامەڵەکردن لە تەک هەموو شتێکدا دانانی لوبی گەورەش بۆی بەڵێ لۆبی گەورەش لە پێناوی ئەمەدا پەرەپێدانی هێناکی یانوەتە مەسرفگەراییەکی ئەو تۆی بەرپا کردووە لەسەر ئینسان و لە کۆمەڵگای بەشەریدا و هیستیریای کڕین کە ئەوەی ئینسان بەردەوام بکڕێت بەردەوام لە مەسرفگەراییەکی هیستیریدا بێ و هەروەها لە بەکاربەریەکی شێتانەدا بژی
ئایا ئەمە تابان هەموو ئەمانە وەکو هێمایەک بوونێکی کۆمەڵایەتیانەی بەهێز خۆی نمایش دەکات لە نێو کۆمەڵگادا کاتێک ئینسان بەکاربەرێکی گەورە بێ وەکو بوونێکی کۆمەڵایەتی بەهێز خۆی نمایش دەکات لە نێو ئەم سیستمەدا. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەتوانێت با بڵێن پەروەردەی ژینگەی چیمان بۆ بکە و ئەو هەنگاوانەی کە دەکرێت ئەزانم جەنابەت ئاماژەت پێکرد کە لە ناو پرۆگرامەکانی خوێندن جێگای بۆ بکرێتەوە و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کردوویەتی بە فەرس لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی و وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکاندا کە پەروەردەی ژینگەی و هۆشیاری ژینگەی لە نێو قوتابخانەکان و خوێندنگەکاندا جێگای بۆ بکرێتەوە و بکرێتە بەشێک لە بنەڕەتی و سەرەکی لە خوێندن و پرۆگرامەکاندا. بەڵام بە تەنیشت ئەمانەشەوە بۆ نمونە کەناڵەکانی میدیا بۆ نمونە سۆشیال میدیا بۆ نمونە لە ژیانی ڕۆژانە و چالاکیە کللتوریەکان لەمانەدا ئیشی بۆ بکرێت. جەنابەت ئەگەر با بڵێن ئیزافەی تریشت هەیە فەرموو لەم بارەوە و لەگەڵ ئامارەکان فەرموو. طبيعي دەستخۆشیت لێ کەم بەڕێزی سوپاس کاک ئەحمەد. ئەم بابەتە من پێش تقریبا 14 دانە ساڵ بەر لە ئێستا یانە ئەو کاتەی 2013 وازام ڕوودا و کەوتە کار لەو کاتێک کە هێشتا نەکەوت بنە پەخش من دوای ئەوەی کە یەک دوو پەیپەرم خوێنەوە پەیپەری جیهانیم خوێنەوە و بە مەترسیە گەورەکانیم زانی هەوڵم ما یعنی لەو کاتەوە من وشیاریشی بابن گشتی لای هاوڵاتی بنیاد بەم کاتێک مامەڵە لەگەڵ مادە پلاستیکیەکانەکە. طبیعی مادە پلاستیکیەکان کۆمەڵی خەسڵەتی گەورەی تایە پۆزیتیڤیتیایە لەوەی پارێتێکی کەمە چی چۆنت بێ دروست خێرا بەرهەمێنە بۆ هەموو ئامانجەکانت توانێت بکەیت. دوای ئەوە جێگرەوەیە بۆ شوشە جێگرەوەیە بۆ پۆرسلین جێگرەوەیە بۆ گڵینەکان ینی بە و بۆ کۆمەلگانەی کە بە دوای فەنتازیش تیشارن و کردەینین لە کاروباری ژیانیان بۆ ئەوان زۆر ئیسراحەتە کە خۆیان لە شتن ڕزگارەکەن و لە پاکردنەوە ڕزگارەکەن و دەست بەژێ فڕێە وەزانێت کە فڕەیە ئەم مادە ئیتر بۆ خۆی لێ ڕزگار بووە بەڵام حسابی ئەوەی نەکردووە پاشە ڕووی ئەم مادە پلاستیکیەکە یەکەم جارێ نازانێ مادەی پلاستیکی چییە ئەمە گەورەترین کێشە و کارەساتە نازانێ مادەی پلاستیکی بە شێوەیەکی گشتی مادەی پلاستیکی بریتێ لە ینی پێکاتی بنەڕەتی بریتێ لە مادە پۆلیمەریەکان کە دەیان پۆلیمەری جیاوازت هەیە و هەزارەها مادەی تێکراوە هەیە تێکرێت و ئەو با بڵێن جۆرە تێکردنەی کە تێکرێت بە کالێژی شیمیایی تێ ناکرێت بەڵکو وەکو تێکەڵەیەک تێکرێت و بەشی زۆری ئەو مادە تێکراوانە مادەی ئۆرگانین و دەرچووە سەلمێنراوە لەو پێپەرانەی کە من خوێنمەوە کە چەندەها مادەی ژەهراوی لێ دەرئەچێت و تێکەڵ بە ژیانی ئینسانەکان ئەبێ ئەمە گەشتوتە حاڵێکی تر جێگەی نکۆڵی نیە. دوای ئەوە ئەم مادە پلاستیکیانە ینی بەو قەبارە گەورەی ئەتوانێت 200 ساڵ بمێنێتەوە بەس هاوڵاتی وا تێگا کە ئەم قەبارە گەورەی لەبەر چاون بوو ڕزگاری بوو نەخێر ینی با بۆ زانیاری ینی ئەم هەسارەیە مادەی پلاستیکی بەرەو کۆتایی ئەبات سیستمی ئاوی ینی لە ئۆقیانوسی هێمن نزیکەی ملیۆنێک 600,000 کیلۆمتر بە مادەی پلاستیکی باڵێن هین بووە. ئێستا ساڵی 28 ملیۆن تەن مادەی پلاستیکی تێکەڵ بەسەر چاوە ئاویەکانە ئەمە کارەساتە چەندەها بوونەوەری ئاوی بەرەوە قڕبن بردووە چکە بەشێکی ئیخوا بەشێکی پێی ئەگوێزێتەوە بەشێکی تێ ئاڵێ ئەمەی دراساتی علمیەکە کراوە. ئەمجا بەو هۆکارە دوو جار دروستمی نەتەوە یەکگرتووەکان یعنی کولی ساڵە ڕۆژی 5-6 یعنی ڕۆژی ژینگەی جیهانە لە 2 ساڵ جیاواز دروشمەکان چی بوو بیت پلاستیک پۆلیوشن تکایە با بڵێن پیسبوون بە پلاستیک ڕاگرن و سێ حوتیشی دیاری کرد لە جیهانە ڕۆژی بێ بەکارهێنانی چیسی یعنی ئەم پیسعلاگەیە بێت ئەمەشی دیاری کرد وەکو کاردانەوەیەک. بەڵام ئێستا ینی با بڵێن مەترسیەکان زۆر لەوە زیاترە زۆر کە بەشێکی نەخۆشی ئەم هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ینی لەوەی کە تێگەری هۆرمۆنەکانە و غودەکانە و بە تایبەتی تایرۆید ئەمانە کۆمەڵێ مادەی لێ دەرەچێ وەکو بیسفینۆڵ ئەیت و لە کاتی سووتانێ غازەکانی فیورانی لێ دەرەچێت دایۆکسینەکانی لێ دەرەچێت بە ئەندازەی با بڵێن کەم هۆکارە بۆ کوشتنی مرۆڤ. ئەنجا ئەوەی کە ئەمێنێتەوە کە خەڵک وەزانێت لە بەرچاوی ون بوو تێکەڵ بە ئاوەکەتە بێت تێکەڵ بە خاڵێتەوە ناو ئەزانی چۆنێتەوە خۆراکەکە شیتڵ بووە
لە قەبارەی گەورەوە لە ماکرۆپلاستیکەوە ئەبێ بە مایکرۆپلاستیک لە مایکرۆپلاستیکەوە ئەبێ بە نانۆپلاستیک کە بوو بە نانۆپلاستیک ئەچێتە هاواکەتەوە لە تۆ چکە سووکە چڕێکەی سووکە لەگەڵ هەناسەت هەڵێمژیت ئاچێتە خوێنەوە ڕاستە خۆ ئەچێ بەڵێ بەشێکی زۆر ئێستا بەم دوایە درااسەیان کردووە لەسەر خوێ لە سەرچاو ئاوەکان وەراژیرێت دوشک ناکرێتەوە بینیویان خوێی تقریبن 138 براندی عالمی مادەی مایکرۆپلاستیکی تایە و نانۆپلاستیکی تایە بکەمە چێتە جستێتەوە بۆ زانیت جستە دەڵێ بە ئاسوودە بێ چکە ئەمە ینی ئەم مادە پلاستیکێکی هەرمەشۆکاری زیابوونی شێرپەنجۆرە نەخۆشیە مادەی تێکراوە هەموو ئەو مادانین کە تێکرێ مادەی ئۆرگانین تێکگەرن لەسەر و هەمیانەوە ینی با بڵێن هۆکارم بۆ تێگانی ڕژێنەکانت ئەو ڕژانانەی کە یەکسەر ڕژێتە خوێنەوە هەندێک لە پێکاتی مادە پلاستیکیەکان ڕۆڵی هۆرمۆنەکانی بینێت تەفاعل لە ئەنزیمەکانت تێکەیات با بڵێن دراساتی تازە ینی ڕەخبەی جنسی لای ئافرەت کەم ئەکاتەوە با لای پیا و دراسە کراوە حیمەنی پیا و ینی با بڵێن حیمەنی پیا و کەم ئەکاتەوە مانەمی دراسی لەسەر کراوە ینی شتێک نییە بڵێ شاتی باتی هەبووە جا با بڵێن هۆکار بۆ نەخۆشە کوشندەکانی تر لە کاتی سووتانیان لەو جێگانی کە سووتێنی و تۆ ئاگال لێ نییە لەو سەرچاوانی کە فڕێ وە سووتێنێ لەو کاتانە تۆ خەڵکەچێ ئەو غازانە هەڵەمژێ غازەکان هەمووی غازی کوشندەیە بە ئاستی نەک بەش لە میلیۆن بەڵکو بەش لە ملیار کەواتە ئەمانە هەمووی کێشەی گەورەیە کە بۆ تەبیعەت و بۆ ژینگە خوڵقاوە لەم کات و ساتە لە کاتێککە لە وڵاتانی ئەوروپی ئەو ڕێباز و ڕێچکیان گرتتە بین بۆی کە مادەی پلاستیکی فرێنە درێت هەستاون ئەگەر ئاوەکەی ناوی ئەگەر ساردەکەی ناوی بای 20 سنت بێ یا 25 سنت بارتەقای ئەوە پارە لێسێنێ بۆ مادە پلاستیکێکە بۆی کە وەکو فەند لێت وەرەگرێت بۆی مادە پلاستیکەکە فرێن نیت تێکەڵ بە ڕێگەزەکانی ژینگەی نەکەی بەڵکو کۆکرێتەوە بۆ ئامانجێکی تر بەکار بێت کە بە دەربێت لە بەکارهێنانی مرۆیی یا لە کارتێکردن لە مرۆیی بەس بەداخەوە ئەڵم ئەگەر تێ مەسەری ینی بابنە شوێنە سەیرانگاکانمان بکەیت ئەبینی پاشەڕۆیەکی زۆر لە سفرە و لە قاپ و لە مادەی پلاستیکی ئەمانە فرێ ئەدرێت لە ماڵەکانیشمانە لە تەعزیەکانمانە لە تەعزیەکانمانە زانی سەدان مزگەوتمان هەیە لە شاری سلێمانی هەمووی تەعزیەی تایە هەموو چی بەکارێنێ پەرداخە پلاستیکێکە بەکارێنێ و ئەوە نوعی یەکەمیشێتی پۆلی ئێتلین تێراسالەیتە کە مڕکەبانی سالێتی تیاکرێ مەفروزەوە قەدەخە کرێت نابێ بەکار بێت ئەو جۆری یەکەمە چکە ڕێکخراوی با بڵێن پیشەوەرانی مادە پلاستیکیەکان هاتوون ئەو خێرکارە خێرخواییان کردووە بۆ مرۆڤایەتی بۆ مرۆڤەکان حەو جۆر مادەی پلاستیکیان دروست کردووە کۆدی لەسەر دانێن بە ژمارە لە سێگۆشەیەکە ئەڵێ ئەمە ڕقەمێکە ئەمە ڕقەم دووە ئەمە ڕقەم سێ ئەمە ڕقەم چوارە پێنج شەش حەوت تەنها ڕقەم ئەوەی کە بتوانی بەکاری بینی ڕقم دووە های دنسی پۆلی ئەسیلین لۆ دنسی پۆلی ئەسیلین لەگەڵ ڕقم 4 لەگەڵ ڕقم 6 باقیاتی ڕقم 6 پۆلیستایری لێنە ئەوتریان نوعشترە پۆلی پرۆپلینە ئەم نوعیان تەنها ئەم سێنۆعە ئەتوانیت لەگەڵ خۆراک بۆ جارێ بەکاربێنی بەس ئەوانی تر هیچی ناتوانانی بەس ئەوەشکەی ئەوەش کاتێک ئەو وڵاتێک کە ئەو مادە پلاستیکی بۆ دروستکردوی بەڕاستی ڕقەمەکەی لەسەر نووسراست هەر ڕقەمێکی سێگۆشە نەبێت داینابێ بۆ دڵنیایی و بۆ دڵدانەوەی خەڵک بڵێ من نوع سەلامەت و سەیفەکەی بە ئەمانەی شەو لە وڵاتانی دراوسێ ئێمە قەت باوەڕ ناکەم لەو پێگا بن کە ژمارەیەکی تەندروست لەسەر مادەی پلاستیکی تەندروست دانێن کەواتە ئەمە کارەساتێکی گەورەیە ئەگەر هاوڵاتی خۆی لێ پارێزراو نەکات بەڕاستی بە چەندەها جۆر لەسەر تەندروستی ژیانی خۆی ماڵ و مناڵی مستەقبەلی دوایەوە ژینگەکەی ئەمانە کاردانەوەی ئەبێت بەو هۆکارەشە ینی ئێستا نەتەوە یەکگرتووەکان ینی دوو جار لە 2 ساڵی جیاواز دروشمەکەی ئەڵێت تکایە پیسبوون بە مادە پلاستیکیەکان ڕاکرن یان ئێمە هەدەفیانە دەستەکان خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەمانە بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەی داهاتوو کاتێکی شاد و تەندروست بۆ ئێوەی بەڕێز دەخوازم